زیاتر لە 6 جار کوتلەی عەربی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوای بانگێشکردنی بەرپرسانی ئەمنی شارەکان کردووە بۆ ئەوەی هۆکاری کوشتنی کەساتەکانی عەرەب ئاشکرا بکەن. بەڵام پاش کوژرانی سەرۆکی کوتلەی عەربی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ماوەی ڕابردوودا ئەنجومەنی پارێزگاکە و بەرپرسانی ئەمنی کۆبوونەوە. بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک دەڵێت پلانی ئەمنی نوێیان هەیە بۆ پاراستنی بارودۆخی ئەمنی پارێزگای کەرکووک. هەموو حیزبی پۆلیس ناتوانانی هەموو شوێنێک کۆنتترۆل بکات و بگاتەوە، بەڵام هاوڵاتی لە هەموو شوێنێکە کە ئەو هاوکارمان دەوێت تەلەفۆنەکانی ئێمە و دائیرەکانی خۆمان و JCC و نەژدە و هەموو بەرپرسەکان لە بەردەستی ئەواندا هەیە و هەروەها دەتوان ئاگادارمان بکەنەوە بۆ ئەوەی ئەمەش بەکاری پێویست هەربستین و ئەوانش بەشێک بن لەو چارەسەری کە ئێمە ئێستاکە بە ڕوحێکی نوێ و هەروەها بە خطەیەکی نوێ کە دای دەڕێژین بۆ ئەوەی کە نێلین هیچ تیرۆریستێک و هیچ کارێکی لە خارج قانون ببیتن لە ناو شاری کەرکووک. پاش کوژرانی مەحەممەد جبووری سەرۆکی کوتلەی عەربی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەزارەتی ناوخۆی عێراق لیژنێکی پێکێنا و پاش تاوکردنی کارەکانی لیژنەکە گەڕایە بۆ بەغدا. بەپێی زانیاریەکانی NRT لیژنەکە ئەنجامی لێکۆڵینەوەکەی گەیاندۆتە عەبادی. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی دەڵێت لە ماوەیەکی نزیکدا ئەنجامی لێکۆڵینەوەی ئەو لیژنێ ئاشکرا دەکرێت. أنا اطلعت عليه من اللجنة الوزارية هي الإجراءات التحقيقية. سەیری راپۆرتی لیژنە وەزارەکەم کردووە. ڕێکارەکانی لێکۆڵینەوە پەڕێوکراون. لێکۆڵینەوەش لەگەڵ زۆر فەرماندە و ئەفسەری ئەمنی لەم بارەیەوە ئەنجام درراوە. بەڵام ئەنجامی لێکۆڵینەوەکە بەم نزیکانە ڕادەگەیەندرێت. نعلمكم بهذا الشيء إن شاء الله سيأتي لاحقا. بەپێی ئامارێک کە دەستی NRT کەوتووە لە ساڵی 2013 تا ئێستا زیاتر لە 35 لیژنەی جۆراوجۆر لە بەغداوە بۆ کەرکووک پێکێنراوە کە ڕاستەخۆ لەلایەن بەرپرسانی باڵای وەزارەتی ناوخۆی عێراق سەرپەرشتی کراون و تا ئێستا تەنها 7 لیژنەیان ئەنجامەکانیان ڕاگەیەندراون. ڕۆکان جاڤێن ئارتی کەرکووک.